داواکاری ئێمە ئەوەیە ئێمە تقریبا وا دە ڕۆژە بێ کێشەی کەم غازیمان هەبووە لە کەرکووکە کە خۆیان کەم غازیان دروست کردووە لەبەر ئەم بەرنامە تازەیە. ئەم دە ڕۆژە هیچ کێشەیەکمان نەبووە ناتنێتە بەردەمان توزات برین بۆچی کە غازەکەکەمە ئیدارەمان پێی کردووە هیچ کێشەیەکمان نەبووە. ئێستا بەرنامەیەکی کارتی بۆ من هێناوە حکوومەت غاز خۆیان کەمیان کردوێتەوە براکەم. خۆیان کەمیان کردو لەبەر ئەوەی لەبەر ئەم کیکارتە بیکەنە نیزامێک و بیدەنە شەریکاتێک ئەو شەریکاتە غازەکە بفرۆشی یعنی مەسە وەکیلی حکوومەتین غازەکە ئەفرۆشین پارەکەی بۆ شەریکاتە ڕۆکە دروستیان کردووە. چاچیمانێ لێرەیەوە دوکانەکەی داخستووە لەفەمانەیەوە دوکانەکەی داخستووە فرنمانێ دوکانەکەی داخستووە مەطعممانێ دەواژنمانێ خاوەن مەطعمەکان و خاوەن دەوازنەکان هاتنا لێرە ئەوانش لەگەڵ ئێمەیە گرت بوونەتەوە. ئافرەتی بەڕێزەی لە ماڵەکەی خۆیان بۆ بژێوی ژیانی نانەکە نان بۆ خەڵکە هەمومان نەزانین. هەمووی ئاگدارە هەیە نانەکە لە ماڵەکانە بۆ خەڵکی تر. ئەلێ من هەفتەی سێ غاز سەرفەکە من بەچی بێم وازە خواردنەوە بێنە ئەلێ من بەچی بێم لە مانگیگا دوو غاز بەش چیمەکە. ئێمە بۆ گردەوە بین على اساس دوێنە جیازەکانیان دروست وتیان تەوزیع کرد وتیان بە عینێک بە 6,000 بیفرۆشت. 6,000 بۆ ئێمە دەرینەیە ئێمە دوو زەری بە عادەی. کۆمەڵە مەسارفمانەیە بەس دوێنە سوحباتم سحب کردە لە لای محامیەکە 125,000 6,000 بدەمەچی 200 دینار چولێتە مادە بە 2,000. ئیسا الحمد لله قایم قام و مدير منتوجات وفرع ڕێکەوتین لەسەر وەگەڵ مەجلیس محافظەیشە 7,000ەکەی مشکیلەمان نییە بەس بەو شەرتی 7,000 زیاتر نەبی ئینشەڵڵا ئێمە لەو وەکیلانەنیمان بەکۆی گشتی ئەو قسەشیاندا جیاز زارێ ئیش ناکە وەک خۆتان تەوزیعکەن ڕۆژانە چۆن تەوزیعمانەگرا ئەو هەیە.